سڵاوتان لێبێ بەیانیتان باش سڵاو سۆڤان سڵاو بەیانی باش سڵاو عزیزان خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانین هەستمان کرد هەر ئەمڕۆ لە سەرەتاوە کەشەکە وەکو کەش و هەوا زۆر خۆش و فێنێکترە لە ڕۆژی ڕابردوو ینی بەبێ ئەوەی پلەکانی گەرما ببینین بەڵام ئەوە هەستمان پێ دەکرد کە کەشەکە کەشێکی باش و خۆشتر بێ لە ڕۆژەکانی ڕابردوو خۆشحاڵین بەو هیوایم ئێوەش کەشێکی باشتان هەبێ و ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ لەگەڵتانین ئەم ڕۆژ وەکو ڕۆژانی ڕابردوو بڕگە و بابەت و تەوەرمان هەیە سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بە هیوای بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی بەڵێ بێگومان پاشکەمێکی دیکە ئەگەر مەجالمان هەبوو لە ناو پرۆگرام چکە ئەمڕۆ چینە سلێمانی ستۆدیۆی سلێمانیمان لەگەڵا بێت ئەگەر بڕگەی کەش و هەوامان هەبوو وەزانی کە کەش و هەوا چی لە هاتۆ بەس ئەوەی کە من هەستم پێکرد زۆر فێنک و خۆش بوو و هیوای ئەوەش دەخوازین کە هەر وەکو کەش و هەواکە بەو شێوە فێنکە بە هەمان شێوەش کەش و هەوایەکی زۆر دڵگیر و زۆر لەبار لە ماڵەکانی ئێوە گونجا بێت و ئەمڕۆ دووەم ڕۆژەکە قوتابەکانمان ئەچنە قوتابخانەکان لە کەش و هەوایەکی زۆر خۆش هەکار با پرسیارێکی تەندروستی بکەم چاوت چیەتی باشی چاوم سوورە وایە سوور بۆ من بۆ بەرنامە چاویلکەکە دانانێ مەگەڵ ئێستا بەکاری دێنم دۆزێک کێشم بۆ زۆر سڵات هەستیاری چاوە بەکارهێنانی کۆمپیوتەر و مۆبایل و ئەو بابەتانە ئەوەی کە هەمیشە ئێمە لە پرۆگرامەکانمان جەخت لەوە دەکەینەوە کە چۆن بتوانین تەندروستیمان بپارێزین هیوای باشتر بوونی تەندروستی هەموو لایەک وە خۆپاراستن لە هەر ئامێرێکی تەکنەلۆژیکە بە زیادەڕەوی بەکاری بهێنین خۆمان بپارێزین بۆی کە تووشی هیچ کێشە و گرفتەکەمان ئەوە ڕێنمای پزیشکەکانیش بوو بە هەمان شێوە هیوادارم هەموو لایەکار ساغ و سەلامەت بن بزانین ناونیشانی ئەمڕۆی بەیانی 24 چی تێدایە بێکەوە دەیبینین لە کتێبخانەی گشتی کۆیە دوو کتێبی تایبەت بە بواری تەندروستی خانمان بڵاوکرایە ئەمڕۆ لە ستۆدیۆی سلێمانی هەردوو هونەرمەندی ژیار لوقمانی و میوزیک ژەن و ڕۆژگار لوقمانی گۆرانی بێژ میوانی بەرنامەکە دەبن جوتیارێک کوێستانەکانی باڵەکایەتی شووتی بەرهەمدێنێ بەهۆی تام و کوالێتیە بەرزەکەی لە بازاڕەکان خواستێکی زۆر لەسەر ئەم شووتی هەیە لە ئەمە بابەتی خواردن ئاخر لە باکووری کوردستان ویستم بڵێم لە بابەتی خواردنەوە دەست پێکەین کە لە هێدلاینەکانمانە بە خواردن کۆتاییمان پێێنە بە خواردنیش لێرە دەست پێەکەین باسی دیلۆکی باکووری کوردستانەکەی لەوێ واتە خواردنی بە تام و بەچێش ڕۆژتوی سەردانی باکووری کوردستانت کردووە جەرگەکانیان زۆر خۆشە جگەر هەموو شوێنەکانی نەگەڕامە بەڵام چوومە دیار بەکرد جەرگێکی زۆر خۆشی و بە تام و بەچێژی هەیە تر نازەم ئەمەیان باسی چیەکات ئەمە باسی دیلۆک دەکات یەکێک لەوانەش بەیرانە کە مێژوویەکی 500 ساڵی هەیە ئامادەکردنی بەیران کارێکی ئاسان نیە بابزانین چییە بەیران ئامادەکردنی بەیران تەنیا گۆشتەکەی پێویستی بە 9 کاتژمێر کوڵان هەیە بەیران بە تێکەڵکردنی کەوچکێکی گەورە لە بیبەری سوور دەناسرێتەوە بە تایبەتی لە فیستیڤاڵەکانی خواردندا خواستێکی زۆری لەسەرە جا پێشتر بایران تەنیا لە ژەمی بەیانیان ئامادەکراوە بەڵام ئێستا ئەم نەریتە نەماوە لە هەموو ژەمەکان ئامادە دەکرێت و دەخورێت دیلۆک واتە خواردنی بە تام و چێش لە دەر زەمانەوە ناندینی دیلۆک یەکێکە لە ناندیدە هەرە بەناوبانگەکانی باکووری کوردستان و تورکیا و تەنانەت ناوچەکەش بە وردیەوە خەریکی دروستکردنی خواردنێکی تایبەتن ئەمە بەیرانی بەناوبانگە و ڕابردوویەکی 500 ساڵی هەیە بەیران بە چەندین قۆناغی جیاواز ئامادە دەکرێت واتە خواردنێک نییە بە ئاسانی ئامادە بکرێت تەنیا گۆشتەکەی پێویستی بە 9 کاتژمێر کوڵاندنە دواتر لەسەر ئاگرێکی بەگڕ سەرجەم پێکاتەکانی خواردنەکە تێکەڵ دەکرێن و پێشکەشی ئامادەبوان دەکرێت ئور دارتلی خاوەنی چەشتخانەی تایبەت بە ئامادەکردنی بەیرانە و دەڵێت لە فێستیڤاڵەکانی خواردندا خەڵک و گەشتیاران خواستێکی زۆریان لەسرە Beyran'ın Antep kültüründeki yeri çok farklılaştı. Beyran بەشێکی دانەبڕایی کەلتوری دیلۆکە پێشتر لە نانی بەیانی پێشکەش دەکرا بەڵام 15 ساڵە لە جەمی بەیانیان و ئیواران دەخورێت بەهۆی فیستیڤاڵەکانی ئەم دوایە زیاتر ناوبانگی دەرکردووە تەنانەت لە وڵاتانی دیکە بە تایبەتی بۆ خواردنی بەیران سەردانمان دەکەن Gerekse şehirden gelen misafirlerimiz
دارتلی دەشڵێت خەڵکی شارەکە و گەشتیارانیش پێیان وایە ئەمە سوپە، بەڵام لە ڕاستیدا ژەمێکی تەواوە، چونکە ئامادەکردنی کارێکی قورسە و چەندین هەنگاوی جیاوازی پێویستە. Geçen sene oranla fiyat farkı tabii ki var. نرخەکان بەراورد بە ساڵی ڕابردوو گۆڕاون، چونکە نرخی کەرەستەکانی بەیران بە ڕێژەی لە 300 گران بووە. ساڵی پار قاپێک بەیران بە 75 لیرە بوو، بەڵام ئێستا گەیشتۆتە 115 لیرە. گەشتیاران کاتێک دێن بە تایبەتی داوایان لێ دەکەن بەیران تام بکەن، چونکە بەڕاستی لە ڕووی کەلتوریەوە خواردنێکی زۆر بەچێژە و بۆتە بەشێک لە ناسنامەی شارەکەمان. پێشتر خواردنەکە تەنیا بۆ پیاوان ئامادەکراوە، بەڵام ئێستا ئەم نەریتە نەماوە. بە هۆیشەوە ناوبانجی بەیرانی سنوورەکانی تێپەڕاندووە و تەنانەت ساڵی 2017 لەلایەن یونسکۆوە بەشێک وەک کەلتوری کۆن و ڕەسەنایەتی تۆمار کراوە. سۆبان یەک لە شتە باشەکانی کەسە بە ئەزمونونەکان جال هەر بوارێک بێت ئەوەیە کاتێک کە دوای زیاتر لە 30 ساڵ 40 ساڵ ئەزمونکردن لە کارەکەیان پاشان هەوڵ دەدەن لە ڕێی کتێبێکەوە ئەزمموی ژیانی خۆیان وە شارەزایی یان لە بوارەکەیان بنووسنەوە بۆ ئەوەی نەوەی داهاتوو ئەو جیلەی لە دوای ئەوان دێن بتوانن سوود لە بەرهەم و لە ئەزمونونەکانیان وەربگرن. ئەمە شتێکی زۆر باش و زۆر سوود بەخشە. بەڵێ جا هەستی تەندروستی و گەشتی ژیانم دوو کتێبی چاپکراوی پزیشکی بە ئەزمون دکتۆر عەتیە حەمە سەعیدن کە یەکەمیان باس لە هەڵە پزیشکیەکان و تێڕوانینی هەڵی ژنان و پیاوان دەکات بۆ نەشتەرگەری و بەکارهێنانی دەرمان. کتێبی گەشتی ژیانم کە بەرگی دووەمیەتی باس لە ئەزمموی ژیانی ئەم پزیشکە لە کوردستان پاشان بۆ بەغدا و لەندەن و دواتر گەڕانەوەی بۆ کوردستان دەکات. جا بەشی کتێبخانە گشتەکانی کۆیە کۆڕێکی ناساندنی بۆ کتێبەکانی نووسەر بەڕێوە بردووە. لە کۆڕەکە نووسەر کە ساڵانێک کە پزیشکی پسپۆری ئافرەتانە با گرنگیەوە باسی لەوەکەت ژنانی ئێمە ئێستا زۆر پەنا بۆ نەشتەرگەری و بۆ دەرمانیش دەبن. بەڵێ بە تایبەتی منداڵبوون کە بە شێوەی سزاریان ناهێڵن بە شێوەی سروشتی منداڵەکە لەدایک بێ بەهۆی برواری جوانەوە مادەم بروارەکە جوانە با منداڵەکە زووتر لە کاتی خۆی لەدایک بێت یاخود زۆر کۆمەڵشتی دیکە تەحملی ئازاری منداڵبوونی سروشتی ناکەن خۆیان دەدەنە بەر نەشتەر و سزاریان دەکەن. جا ئەو باسا لە کتێبەکەیدا زۆر بە وردی لەسەری وەستاوە و بە کارەساتیش ناوی دەبات. بابی نەربی. طبعا او زريباري مال تمري ما فايقي خوماني بابت وهم كذا يبردنا دور زيارة لا عندنا روشن ميرا كودنا اگر شي مخنم زورة برمارات ها اواني كانت شاهدة جيان ورواندن كارو سالاچی هەمە ڕەنگەکانیدا بەش کتێبخانە گشتەکانی کۆیە ئەمڕۆ مەراسیمێکی سازدا بۆ ناساندن و کردنە دیاری دوو کتێبی ناوازە و بە نرخی نووسەر و برێن نووسەری قەڵەم زێڕین دکتۆرە عەتیە دیارە دکتۆرە عەتیە جگەلەوەی وەک دکتۆرێکی شارەزا و پسپۆر ناسراوە بەڵام قەڵەمێکی زێڕینیشی هەیە. دوو کتێبەکەی بە ناوی هەستی تەندروستی و گەشتی ژیانم بوو. ئەو دوو کتێبی زۆر بە نرخ بوون. یەکێکیان کە هەستی تەندروستی بوو کۆمەڵێک بابەتی هەمەجۆری نەخۆشی ژنانە بابەتی ڕۆژنامەوانی بابەتی بەپێز لەو کتێبەدا زیان کراوەتەوە کە پێم وایە هەموو تاچێکی ژن سوودمەند دەبیتن لەو کتێبە. ئەو کاتی بیرۆکەم کرد گوتم ئەگەر هەڵی بەستن ئەوە گەورەترین کاکە بۆ میلەتم نووسیوە تاکو ئەتو خۆت بناسی کە بتوانی تەندروستی خۆت بپارێزی کە ئەتو بزانی فەحسی خۆت بکەیت یعنی کە پیاوی ئەتو مەسەلەن ئەوتی پیا پانتۆرێ لە پێ دەکەن و تەسک پانتۆری تەسک لە بنەوە بە زۆری عقمیان دەیکوشن یعنی منطقەکە خراب تیاب دەکات. هەستی تەندروستی ئەوەیە هەندە دەرمانە تێکەراوەی مەخۆن کلیەتان هەموو ڕاوەستا بڕۆ غەسلی کلیەی هەموو درتان ڕاوەستا بڕۆ قەستەڕێ قەلب بکە هەموو پەیوەندی بە دەرمانە. ڕێزی هەموو کەسێک دەگرێت لە هەموو کوردستان ناوێکی دیارە سۆنار و چیسەی هەلکەدان
نیوەی ئەو ئافرەتانێک ئەو وڵاتێ ئەمەلیاتکراین بە کچیش هێلکەدانت چیسی هەیە زۆر عیبە زۆر شەرمەزاریە چونکە ئەمە لە ساڵی 79 سۆنەرەوەی نایتە ئەو وڵاتەیە لە سەرەتاوە گوتمان کەشوهای ئەمڕۆ جیاوازترە کەش و ئەوە هەستمان کرد ڕەنگە 2 بۆ 3 نمرە بەراورد بە دوێنێ و پێرێ باشتر بێت جا نازانین بە فعلی وایە یانە چونکە سەیری کەشوهام نەکردبوو تەنیا بە هەستکردن وای بۆ چوون بەڵێ هەر بێگومان ئێمە کارمەندانی کورسان 24 زانین ئێمە 2 ستۆدیۆی جیاوازمان هەیە کە لە ستۆدیۆی سەرەکیەوە بینە ناو ستۆدیۆی بەیانی 24 ئەوە ئێمە ئیتر کەشوهەواکە لە لای ئێمە پێوەرەکرێت کە هاتین زۆر کەشوهەوایەکی فێنک و خۆش بوو هاکارم لەگەڵتم هاکار لەو هەوا خۆشە هەر حەزەکەم جارە بە پیاسە بڕۆمە ناو ستۆدیۆ ئەوەندە فێنکە و کەشوهەوای بەڵام کات کەم مابوو دەرفەتی پیاسە نەمابوو کات زۆر کەم مابوو ئەبایە بەهاتی نایەتە دیداری ئێوەی عەزیز و پرۆگرامتان پێشکەش بکەین جا ئێستا کەشوهەوای ئەمڕۆی شارەکانی کوردستانی گەورە ئامادەیە با بزانین ئێمە لە باشوور هەستمان کرد بە تایبەتی لە هەولێرکە کەشوهەوا فێن کە با بزانین کوردستانی گەورە ئەمڕۆ بە چ شێوەیەکە لەگەڵمان بن. ئەمڕۆ سۆڤان زۆر لە ستۆدیۆی ناوەند نامێنینەوە لە ستۆدیۆی سلێمانی هاوکارانمان میوانیان لەگەڵا و بابەتی هونەریان هەیە میوانەکانی شوونەرمەندن زیاتر ئەمڕۆی بەیانی 24 بۆ وانجێ دەڵێ بەڵێ ئەم بەیانیە هەوڵێوە دەینکە بەیانیتان پڕکەین لە میوزیک و لە دەنگی خۆش ئەویش بە ئەو ئامادەکاری کە لە ستودیۆی سلێمانی ئەنجام دراوە هاوکارمان دالیا کەمال لەوێەوە لەگەڵمانە لەگەڵ میوانەکانی بەیانی خۆت و میوانەکانت باش ئەوە ئێمەیدی ئەستۆدیۆ تەسلیمی دەستی تۆکەین با بزانین چ شاکارێکمان بۆکەن بۆ ئەم بەیانیە بۆ بینەرانی بەیانی 24. سلااو سۆڤان سلااو هاکاربانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش وەکو خۆشت ئاماژت پێەیە کە بەشێکی زۆر لەو تەوەرانەی کە لە سلێمانی پێشکەش دەکرێن تەوەری هونەریە
بە تایبەتی تیشک دەخینە سەر توانای گەنجان لە هەر بوارێک هابێت ئێمە ئامان جوانە کە توانای گەنجان دەربخەین. ئەم ڕۆژ میوانداری دوو گەنجی شاری سلێمانیمان کردو، ئەویش کاک ژیار لوقمان و کاک ڕۆژگار. بە خۆشحاڵیەوە دوکتان برانوانە؟ بەڵێ زۆر باشە. ئەگەر بینە سەرەوەی چۆن دەستان پێکرد، کامتان کاریگەریتان لەسەرەوەی دیکەتان هەبوو؟ سەرەتا سوپاسانەکەم بۆ ڕەخسانیم دەرفەتە جوانە. ماوەی 6 ساڵ بۆ 7 ساڵە بێ خەریکی خوێندنی موزیکم بە شێوەیەکی ئەکادیمی. لە ڕاستیە هەر منیش هەوڵم ماوە بەپێی بتوانم ڕۆژاری برام با بڵێ هاان بدەم بۆی بتوانێویش بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی بتوانێت بڵێ زۆر باشە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی بتوانێت بخوێنێت و بە خۆشحاڵانە توانیمان هەردووکمان بەردەوامین تا ئێستا. زۆر باشە. تۆ پیانۆ ئەژەنیت ئەو گیتار هۆکاری چی ینی جیاوازی و دوامێرە هەڵتان بژاردەوە بۆ چیە گەڕێتەوە؟ ئیتر ئەوە پەیوەندی بە خۆشەویستی و حەزی کەسەکانەوە هەیە. ینی ئەکرێت ئەو ئامێرە زیاتر لەوە نزیکتر بیان خۆشەویستی زیاتر لەسەر و ئامێرە هەبێت ئەویش بە هەمان شێوە بۆ یەکێک بۆ یەکتر جیاوازە. ژێر من یەکەم جار لە ئەکاونتەکەی خۆتەوە کارەکانتم بینی خۆشحاڵ بم بۆی کە لە ماوەی کارکردن تا کە زیاتر وەبزانم 6 ساڵە کاری هونەریەکەی خاونی چەندین خەڵاتی و هەروەها لە بەشێکی زۆر لە فستیڤالانە بەشداریت کردووە. بۆم باس کە خەڵاتی چیت بردۆتەوە بەشداری چەند فستیڤالت کردو فستیڤالانە بە بۆنەی چی ئەنجام دراون؟ بەڵێ من لە سەرەتادا با بڵێن کە دەستم کرد بە ئەنجامدانی کۆنسێرت و ئەوانە ساڵی 2010 بوو کە توانیمان کۆنسێر ئەنجام بدەین هەروەها بە شێوەی سۆڵۆ و هەروەها لەگەڵ گروپ و لەگەڵ ئۆرکێسترادا کارم کردووە لە 2010 بەردەوام هەتا ئێستا من ساڵانە با بڵێن کۆنسێرتی خۆممەیە هەروەها بەشداری چەندین فستیڤاڵی و پرۆگرامە تیڤیەکان و ئەو شتانەشم کردووە هەروەها لە خۆشحاڵانە ساڵی 2020 براوی خەڵاتی ڕوانگە بووم لەسەر ئاستی هەرێمی کوردستانە. زۆر باشە. کاک ڕۆژگار تۆ قاوانی بەرهەمێکی کلیپێکت هەیە باسی کارەکانی خۆتم بۆ بکەم. ڕاستەکەی من وەکو یەکەم تەجروبەی گۆرانیوتنم کلیپێک بوو کە ئەوی ژار حەزم کرد تاقیکەم و بە ناوی سەیرە گوڵم کە کاری میوزیکەکەی لەلایەن ئاوازەکەی لەلایەن هونەرمەند هەیە مەحسێنەوە بۆی کراوە و هەروەها لەگەڵ چەندین ژەنیاری بەتوانە کە ئیشانتیا کردووە. زۆر باشە. بە هۆکاریەوەی ئێوە گەنجن تا چەندە کارتان لەسەرەوە کردو لەگەڵەوەی کە گەنجانی سەردەمیەوە زیاتر حەزیان بە هونەری نوێ و مۆدێرن هەیە ئێوە بەرهەمی پێشکەش بکەن هەم فۆلکلۆری بێ و تێکەڵکێش بێ لەگەڵ ئەم مۆدێرەی کە ئێستا هەیە. بەپێی توانە هەوڵمان ناوە خۆمان بگونجین لەگەڵ شێوازەکان و هەروە بەڵێن ستایلەکانی میوزیکە بۆیە ئەوەی کە یەکەم شت خۆمان پێمان خۆشەواکەین دووەمشتیش چ شتێک بزانین بە گشتی بە شێوەیەکی باش و پەیامێکی جوانی لە پشتە پەیامێکی هونەری جوان هەوڵین ئەوە بکەین و ئەوە پێشکەشی بەرهەمێکتان ئامادە کردووە ئەمیش میکسە لە بینی گۆرانیە کۆنەکان و ئێوە تازەتان کردوتەوە چۆنە؟ بەڵێ هەر گۆرانیەک ئامادەمان کردووە کە گۆرانێکی هونەرمەندی خوا لێخۆش بوو هونەرمەندانی خوا لێخۆش بوو عوسمان عەلی و عەلی مەردانە. زۆر باشە. ئەتوانین گوێمان لێ بێت؟ زۆر دەستان خۆش. تاوا مشتی ئامادێ.
کۆڵان بە کۆڵان جادە بە جادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە نەشمی لەی چاو جوان پەچەکە دیلادە پەچە دیلادە شەرمی پێناوێ پەرچەکە دیلادە پەچە دیلادە هرچەمینولێت خستوە بالادا هەرچەمینولێت خستوە بەهالادا لەنجە و لەرەکەت وەک پەریزادە شەرمی پێناوێ پەچەکە دیلادە پەچە دیلادەم شەرمی پێناوێ پەچەکە دیلادە پەچە دیلادەم من گەلێ جوانم دی هاتن تێپەڕی هەموو بۆ یاری خۆیان پێکەنین تەنیا من نەبێ هەوری لەر بە چاوەڕوانی واهی بەڕۆژ و ئەی هاوار بە ڕێبوەرهانین دوێنێیە تا درەنگ چاوەڕێم کردیم دوێنێیە تا درەنگ چاوەڕێم کردیم کوێراییم داهات هەوری لەر بۆ هاتی کوێراییم داهات هەوری لەر بۆ بردیم دەستان خۆش دەنگت خۆش ژیار تۆش وەک ڕۆژگار دەنگت خۆشە بێ بران بێ دەنگی تۆش خۆش بێت نەوەڵا من دەنگم خۆش نیە بۆ گۆرانی وتن تاقیتکرد نەکردوێتەوە شتیانە باشترە نەیوت زۆر باشە بابینە سەر میوزیکی بەیانیان بۆ منە ئەو میوزیکانەی کە لە بەیانیانە گرنگە گوێی لێ بگرین چی؟ بەگشتی با بڵێن لە زانستی موزیکە هەندێک جار ئەکرێت جیاکرا بێتنەوە ئەو موزیکانی کە تایبەتن بەیانیان ئەمە ئەکرێت بەهۆی پەیژەکانە بۆ نمونە بە شێوەیەکی زانستی کە ئەبێت موزیکی بەیانیان بە شێوەیەکی مێجەر بێت یان با بڵێن پەیژەکەی لەسەر سکێڵێکی مێجەر بێت وەک بۆ نمونە ئەم بەرهەمە ئێستا ژەنیمان کە سکێڵەکەی مێجەرە کە هەستێکی خۆشی و هەستێکی جوانی وزەیەک ئەبەخشە بە کەسەکان هەروەها بەگشتی و موزیکە توانم لەم تا ڕادەیەکی باش کاریگەری هەیە لەسەر کەسەکان چونکە من بە ئێستاشەوە کە زۆر کات با بڵێن بەشێکی لای موزیکم کە کردووە پرۆگرامەکانم زۆر کات بەیانیان بووە با بڵێن بۆ دانی بەیانیم بووە کە ئەنجامم داوە بۆیە بە شێوەیەکی ڕاستەخۆ کاریگەریان لەسەر ئەو موزیکە ئەبێت چونکە تۆ ئەگەر باڵێن بەیانیان بە موزیکێکی باڵێن ئەوەی کە زیاتر لە شەوا لێدریان لە کاتێکی ترا لێدرێ جیاواز وەک لەیەکی لە کاتێک کە بەیانیانە تۆ وزەیەک و نەرجێکی تر ئێمە تا چەندە تاکی ئێمە ئەو هۆشیارەی هەیە بۆ میوزیک بە تایبەتی بەپۆی پۆینتەکان و جیاکردنەوەی پێی کاتەکان ڕاستیەکەی لە ئێستا ئەو جیاکاریە زۆر زۆر ڕەنگە هەستی پێ نەکرێت بەڵام پێویست سەر کەس لەلایەن خۆیەوە هۆشداری ئەوەی هەبێت کە کاتەکانی دابشکا بۆ گوێگرتن لە موزیک بەڵام هەندێک کاتیش بگورە هەندێک کاتیش ئەو کەسای تر با بڵێن خولیا و هەستەکانی جیاواز لە کەسانی ڕەنگە وا سەلیقەی خۆی گوێگرێت کاک ڕۆژگار ئەگەر سەی کلیپە کۆنەکان بکەین دەبینین بە
بەشێکی زۆر لە هونەرمەندان ڕەچای ئەویان کردوم ئەم گۆرانیە تام و چێژەکەی بۆ بەیانیانە ئەمە بینی تۆ لە ئێستا یان تۆ تا چەندە وەکو هونەرمەندێکە دەوێت کاری لەسەر بکەیت ڕاستەکەی من وەکو خۆم کە لە جیلی ئێستایم ئەو جیاوازی ئەکرێت لە بینی گۆرانی ئێستا و پێشترە ئەوە زیاتر لەسەر توانای ڕۆشنبیری گەنجەکانی ئێستاە کە گوێ لە چ گۆرانیە گوێ لە چ میوزیکە گەگرن و خۆم لە ڕاستیە زیاتر گوێگری هەم کۆنیشم هەم لە تازەکانیشم چکە میوزیکی ئێستا یعنی پێویستی بە تازەگەری هەیە و ئەتوانین لە ڕێگەی گۆرانی فۆلکلۆرەکانەوە کەڤەری ئێستای کەین و بۆ ئەوەی لەگەڵ گوێگری ئێستای گەنجەکانمانە بگونجەوە خۆشم هەر حەزەکەم لەسەر ئەو ڕێچکەیە کارکەم کە بتوانم گوێگری ئێستای گەنجی کورد ئاشناکەم و بە لە ڕێگەی توانای دەنگی خۆمەیان گیتارەکەمەوە ئاشنای گۆرانی فۆلکلۆری کەمەوە باشە ئەگەر بینە سەر ئەوە بۆ منە خۆت گوێ لە کێگری کەوەک ئەدەوێت بۆ منە ئەڵێ ڕێچکەی ئەوانە بگرمە هونەرمەندانەی کە لە کۆنا هەبوون بەعام هەمویان بڵێن کەسێکی دیاریکراو هەیە کرد بێتت بە فیگەرێک بۆ خۆت ڕاستەکەی هەموو کەسە بڵێن کە دەستەکە بە هەچ کارە بڵێن لە میوزیکە بیان لە گۆرانیە بە سەرەتا تەقلیدێکی هەیە بڵێن لە کەسێکەوە زیاتر نزیکە خۆشم زیاتر تەقلیدم هەبوو لە ئەوڵجارە ڕەنگە لە ئێستاشەوە ئەو شتە هەوێ بەڵام بەپێی ئەزمون و بەپێی کات تۆ ئەو ڕێچکێکی خۆوەگریت و بڵێن وردە ئەو شتەوە کەم یەکەیتەوە بۆی بتوانین لەسەر ڕێچکێکی خۆ بەردەوامی باشە کاکرێ چۆن تەمرینەکەن لەبەرەوەیەوە بران کاتەکانتان چۆن دابش کردەوە ڕاستیەکەی بۆ کاتی ڕاهێنان کێشەمان نابێت چونکە با بڵێن ژووری جیامان هەیە بۆ کاتی ڕاهێنان و هەروەها با بڵێن بەتابە ژوورەکە خۆم لە ماڵی بۆ منە لەبەرەوەی ئێوە بران تا چەند ئەمە بۆتە هۆکار بۆی کە زیاتر پێکەوە تەمرینکەن ئاستی هونەریتان زیاتر بەرنە پێشەوە بەڵێ بێگومان وەکو با بڵێ هاندانیشە هەندێکات بۆ یەکتری جاری وایە ئەگەر بۆ نە من تااقەتی ڕاهێنان مە بێسێرەکەم ڕۆژیار ڕاهێنانەکە منیش هەستەکەم پێویستە بچم ڕاهێنان بکەم یان بە هەمان شێوە ڕۆژیار بەڵام ئیتر وەکو کاتێککە ڕاهێنانی ژەکەین پێکۆ بێگومان چێژ لەو کاتە وەرەگرین شتێکی زۆر تایبەت و چێژێکی زۆر تایبەتی کاتێک ڕاهێنان پێکەواکەین بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بۆ کارێکمان نەبێ پێکەوە بۆ نەماڵێن کە شتێککە ڕاهێنانی بۆکەین پێکەوە جاری وایە پێیسەوە وەکو ژەنین و ڕاهێنانی تاکە کەسی کە باڵێن وەکو سۆڵست دایم بەرداوام ڕۆژانە ڕاهێنانی خۆمان بکەین چەندین کاژمێ بۆ بەرەوپێشنی توانستی ژەنین و زانیاریمان ئەگەر لێسا پارچەی میوزیکمان پێشکەش بکەن چیمان پێشکەشەکەن ناوی هەیە زۆربەی و میوزیکانەی کە پێشکەشەکرێت هەر بۆ نەها کەزاییە یانێ و ناوێکی بۆ دۆزنەوە بەڵێ ئەوە ئەم پارچیان کاک ڕۆژیار پێشکەشیەکە پارچەکە بە ناوی سۆنگ فرۆم ئەسکر گاڤین ئەم پارچە ساڵدە گەورەتری لە چەند ساڵ لە چەنەچی زۆر لەی نزیکن نازانم ساڵێک لەوانێن ساڵێک جاری واشە ئەڵەن لەوانێ ئەو لەتە گەورەتر دیار بێ باش شەکەڵانێکات نامنەوە قەنایم دووە خۆش نەگرین
شتەکانە خۆش بێت ئەمە بە تەواوەتی میوزیکێکی بەیانیان بوو. باشە ئەگەر بینە سەرەوەی بۆ منە کاتێک گوێ لە میوزیکی هەر وڵاتێکە گرەی تایبەتمەندیکی خۆی هەیە یەکسەر ئیناسیتەوە. باشە میوزیکی کوردی بە چیە ناسرێتەوەوانە؟ موزیکی کوردی ئەتوانم بڵام یەکێکە لە دەوڵەمەندترین موزیکەکانی دنیاوە یەکێکە لەو کورد خۆشبەختانە یەکێکە لەو گەلانی کە خاوەنی زۆرترین موزیکی جوان و هەروەها باڵێن گۆرانی فەلکلۆری هەیە. یەکێک لەو تایبەتمەندیانی کە موزیکی کوردی پێ ناسرێتەوە کە ڕەنگاوڕەنگێکی جوان لە ڕیتمەکانی هەیەتی لە پێیژە موزیەکانە بوونیان هەیە هەروەها بە شێوازی چەهچەهە و ئەدا و با بڵێن جێبەجێکردنی کارەکانیان. باشە جگە لە ئاوازەکەی ئەو ئامێرانە چین کامە بڵێن ئامێرێکی کوردیە؟ ئامێری کوردی ئەتوانین بڵێن ئێمە گەلێک ئامێری کوردیمانێ بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم تا ئێستاش نەتوانراوە بە پێی پێویست بناسرێت و هەروەها لە جیهاندا بۆ بناسرەکەم ئامێرێکی کوردیە. بۆ نمونەم ئەتوانم چەند ئامێرێکی زۆر کەم نایان بێنم بۆ کە بۆ بەرچاوڕۆنی بۆ نمونە ئەمێری دەف ئامێرێکی کوردیە ئامێری شمشاڵ ئامێرێکی کوردیە بەڵام بەداخەوە نەتوانراوە وەکو پێویست بناسەندرێت. بەڵێ ئەگیناخ ئێمە زۆر هەم لە ڕووی ئامێر و هەم لە ڕووی موزیکۆ کە گەلانی ما بڵێن چواردەوری ئێمە شتوانیان سوودێکی باش لە موزیکی کوردی وەرگرت. ژارێسە چەندین گروپ دروست بوون تایبەتن بە دەف ئەمە جێ دڵخۆشیە بۆی کە ئامێرێکی کوردی و لە ئێستا گرنگی پێدرێت. بێگومان هەر کارێکی هونەری بەڕای من جێ دڵخۆشیە و کە بتوانن کارێکی باش و خزمەتێ بکەن. باشە کە میوزیکتان هەڵبژاردووە یان گۆرانیتان هەڵبژاردووە ئامانجێکی دیاریکراوتان هەبووە یان بۆی من گۆڵدێکم هەیە ئامانجێکم هەیەڵێم ئەمە لەم ڕێچکەیەوە ئیشکەم لەسەری ئەتوانم بڵم ئەو پلانەی کە هەمە من خۆم ینی پێویستە لە ئێستا بەڕای من وەک موزیسیانێک وە بتوان بەگشتی بڵم بۆ بوارەکانی تریش کە پێویست ئێمە جیهانی بیرکەینەوە یعنی بە تایبەت نەبین بە یەک شوێن و یەک شار و یەک ناوچە بۆیە یەکێک لەو ئامانجانەی کە لە ژیان ماویستمە پێی بگەم بوونە بە ژەنیارێکی جیهانی بوونە بە موزیسیانێکی جیهانی و ئەو کاتی تر تۆبی بە مڵکێکی جیهانی و کە هەموو کەسەت ئەو ناسێت. زۆر باشە کاک ڕۆژگار تۆ لە بەرەوەی دەنگێکی خۆشتە تا چەندە گرنگت داوە بۆی کە بۆی من لێ داهاتوە گروپێک دروستکەن بە هۆکاریەوەی کەەوە بۆ متوانایەکتان هەیە لەگەڵ کاک ژیارە؟ لە ڕاستیە هەموو کەس یعنی کە بڵین لە بوارەکە حەزەکە بڵین ناوێک بەخۆی ناوێکی باشی هەبێ و منیشە لە ڕاستە کە دەستم کرد بە ئەمریکی کە یەکەم جار من گۆرانیمەوەی بەڵام لە پاڵەوەشە حەزم بە ئامێری میوزیکە کرد بڵین بە ئەمریکی تاروانە بۆی توانای دەنگی خۆم بناسم و توانم بە ئەکادیمیانەتر لەناو هونەرەکە مابم و ئامانجەکە منیشەوە بوو کە لەناو گیتارە بە تایبەت خوێن بۆ ئەوی هەم لە ڕووی ژەنینە باشم هەم توانای گۆرانیوتنیشم باشوە. زۆر باش با گوێمان لە بەرهەمێکی ترتان بێت ئەمان گۆرانیان موزیکە پیانوێ پارچەیەکە بەنای ئۆتۆملیفس کە زۆربەی موزیسیان و گۆرانی بەژە جیانەکان ئەم کاریان پێشکەش کردوێتەوە.
لەگویا بمێنەرەوە ئەگەر بیرما بێ ئەو پارچێشمانەتوانین پێشکەشکەی کە بۆ دەستگای ڕوانگە بە باشترین هەڵبژێرا لە ئێستا ئامادە نییە هیچیش بیر نییە بۆ حکومەی 3 ساڵ پێش ئێستا ئەو پارچێم ژەنیوەتەوە بۆ لە ئێستا بۆ ئەو پرۆگرامی بیانی دامنە نابوو باشەکە زۆر باشە. باسی زانکۆم بۆ بکە تا چەندە لە ناو زانکۆیە بە شێوەیەکی ئەکادمی گرنگیان بە توانەکانی ئێوەوە بۆ پێشخستنی بۆ میوزیکی کوردی لە ئێستا زیاتر چی ئەخوێنن لەوێ؟ بەڵێ من لە ئێستادا خوێندکاری قۆناغی چوارم لە زانکۆی سلێمانی کۆلێژی نورەجانەکان بەشی موزیک هەروەها با بڵێن بەشی من موزیکدانانە خۆشحاڵانە لەوێ دەرفەتێک ڕەقساو بە خوێنی موزیک بە شێوەیەکی ئەکادیمی و لەلایەن کۆمەڵێک مامۆسای بەعز بوون و کە بەگشتی زۆربیان لە وڵاتانی دەرەوە خوێندیان تەواو کردو بە کاتێکی زۆریان لە تەمەنیان بەخشیەوە بە موزیک خۆشحاڵانە دەرفەتی باش ڕەقساوە بۆ گەنجان بەڵامی تر گرنگیەکەی ئەوەیە کە ئەو کەسانەی لەوێنیان ئەو خوێندکارانی کە لەوێن تا چەند ئەتوانن گرنگی بن بەوەی کە خۆیان چیانەوێت و بەدوای چی ئاگەڕێن. باشە زیاتر تیۆری و پراکتیکی چۆن ئێوە کاری لەسەرەکەن بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ ئێمە هەمووانی تیۆریمان هەیە وانی پراکتیکیشمان هەیە بەگشتی تیۆریەکان با بڵێن زیاترە وانە پراکتیکەکانیش تایبەتم بە با بڵێن بە خودی ژەنیار خۆیەوە هەندێک مەسەلەن با بڵێن وانە هەیە کە تایبەتە بە پراکتیس بەڵام ئەوە پێیوەستە بە خودی ژەنیارەکە خۆی ینی لەوێ با بڵێن وەکو ئازاد کراوە بەڵامی تر پێویستە ژەنیار ئەو کاتی کە هەیەی موزیسیان ئەو کاتی کە هەیەی بە ژەنینی ئامێرەکەی بیباتە سەر. کاک ڕۆژگار ئەم ساڵ قۆناغی 12 تەواو کردووە تۆش بەنیازی هەر کۆلێژی هونەرە جوانەکان هەڵبژێریت بۆ بەردەوامی هونەرەکان تا ئێستا بڕیاریەوەم نێوە بەڵێ باشە بەرجش نییە هەموو هونەرمەندێک ئەکادمی بێ زۆربەی هونەرمەندەکان ئەبینی بە شێوەیە ئەکادمیژنە خوێندەوە زۆر باشیشن گرنگەوە لە ناوەخت تا هەبێت ئەو ئامانجە ئەو هونەرە تەنانەت ناوەندە خوێندنەکانیش کە تایبەتن بە موزیک یعنی مەرجەوەنی هەر کەسێک بتوانێت لەوێ ئەوێت تاواکان بچێتە ئێوە بتوانێت بە باشی تەواوی بکات گرنگەوەیە هەستەکەم ئێستا کاڵی 3 ساڵ لە ڕۆژگار گەورەترم دیارە لەبەر ئەو شەرمنە زۆر بە کورتیش جوابمایەتەوە چەند پرسیاری لێ یەکەم زۆر بە کورتی جوابمایەتەوە یەکسەری کاتەوە بە تووشتەوە باشە باسی کلیپەکەتم بۆ بکە کلیپەکە چۆن بڕیاردا کلیپ بکەیت؟ پار ڕاستەکەی ئەم کلیپەمان کرد و هەروەها لە دەرهێنانی کاگورا فەتاح بوو کە ئەنجامماننا ڕاستەکەی هەر بۆ ئەوە بۆ حەزم کرد ئاوازێک لە کاگێ من وەربگرم و بیڵێمەوە ئەزمونێکی چۆن بوو بۆت؟ بەرهەمەکە وەکو بەربڵاو نەبوو چکە لە ڕاستی سپۆنسەرێکی وای نەبوو دوای ئەوەش تۆزە تایپی گۆرانەکە بڵێن کۆنترە ینی وەکو گوێگری ئێسانی ئەو بەرهەمەیە ئامادەتان کردە پێشکەشمانکەن؟ بەرهەمەکە وڵای لە بەرنامەمانە نەبوو بڵین ئامادەیکەین باشە بەستر ڕاستەکەی بەرهەمەکەی تر بۆ ئەوە بوو توانای دەنگی خۆم لە ڤیدیۆ کلیپا و هەل لە ڕووی ڕووکەشوانەوە ئەتوانین کلیپێکی بچووکمان پێشکەشکەی بڕگەیەکی بچووکی وەکو ئەوەی کلیپەکەی خۆمیان بەڵێ کلیپەکە مایکەکە توانین بیخەیتەوە بەردەمی خۆت. منم زانی ڕۆژانێ دێ تۆ دەبی تا سەرچاوای خەم لەبیر دەکەی ڕۆژانی زۆر ئەسووتێنی ناخۆجەستم
بیراوەرید هێندە زۆرە لە شاقام و کوچەی شارە بیراوەرید هێندە زۆرە لە شاقام و کوچەی شارە یەک لە دوایەک دێنەوەیان لە قوڵایی شەوی تارە یەک لە دوایەک دێنەوەیان لە قوڵایی شەوی تارە سەیرە گوڵم لە بیرچێ ساڵەنێکی پڕ لە یادگار پڕ لە جوانی و خۆشەویستی وەک دیمەنی وەرزی بەهار لەلام سەیرم ئەم ڕۆژگارە لێوە لێوە لە ناپاکی لەلام سەیرم ئەم ڕۆژگارم لێوە لێوە لە ناپاکی کێ دیوێتی لەگەڵ بڕکەم گوڵێ بڕوێ بەبێ باکی کێ دیوێتی لەگەڵ بڕکەم گوڵێ بڕوێ بەبێ باکی خۆش بێدەنگێکی زۆر نەرمی هەیە وایە تۆ لێزانی پێیان بەڵە دەنگێکی دەرموجوانی هەیە و چێژێکی تایبەتی خۆی بێگومان زۆر باشە ژێر بە بچینە لای کۆتا بەرهەمتان کە ئامادەتان کردووە بەڵێ کۆتا بەرهەمان ئەوماندا نابوو کە کاک ڕۆژار گۆرانێک گەڵێ بە هەمەری گیتارەکەیەوە چونکە ئەویان ئێستا و بەرهەمەی پێشوو با بڵێن شتایە کت و پڕ دروست کرا باشە بۆم باسکە گۆرانیەکەی کێیە توتێتەوە گۆرانەکە هونەرمەند دیار دەرسیمە بەناوی گولە ناچە فەرموو گولێ ناچە منەهێنێ لێڤێ ئەز نەکارێم بێژیم گولەی ڕۆژێک ژتە دوور ڕۆژێک ژتە دوور ئەڤیناتە لەسەر دلێ من وەکی شوور برین کریا گوله گوله پرچویا کور پرچویا کور گوله 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 گولا گول گولی تو اسیرا گوله گوله دناو دلیر دناو دلیر تو اسیرا گوله گوله دناو دلیر دناو دلیر کاتو بار خاکامن نازلیا من بوی کاتو هاوینا من گولی بهارا من بوی بهارا من بوی که وقت نیز گولی آتو دیل بوی چمایی رو ظالم ظالم دل کبیر بویر دل کبیر بویر گوله 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 گولا گول گولی تو اسیرا گوله گوله
دلیر تو اسیرا گونه گونه دناو دلیر دناو دلیر دەنگتر خۆش بێت خۆی زاراوەی کرمانجی زۆر زۆر تایبەتە بە تایبەتی کاتێک کە سۆرانیەک گۆرانی کرمانجیڵەیان قسەی پێەکە باشە ژیا تا چەندە گرنگە یانی جگە لەوەی کە بەهرەتیا بێت دەنگ خۆشی بۆی گۆرانی بڵێیت معرفەیەکی قوڵی شتە بێ لە بواری هونەردا بە تایبەتی با بڵێن ژەنینی ئامریکی موزیکا بێگومان زۆر زۆر گرنگێکی باشی هەیە بۆ گۆرانی بێش ئەکرێت هەندێک گۆرانی بێش وەکو با بڵێن خۆڕستکانە دەنگێکی زۆر باشی هەبێت کەم حاڵەتە ئەتوانین بڵێن وەکو حاڵەتێکی شاز هەیە بەڵام بە تایبەت گۆرانی بێش هەیان دەنگ بێش هەرچەند ئامێرێک بزانێت زۆر زۆر باشترە بۆ لەبەرەوە یارمەتی دەنگی ئێداوە ڕاهێنانی سۆڵفێج دەتوانێت بکات و ئەزانێت لە چتۆنێک و لە بۆ توانێت بۆ گۆرانیوتنی خۆی باشە بێت زۆر باشە ڕۆژگار ئێستا بۆ منە کاتێککە قسە لەگەڵ ژیارەکەین بۆ منە باگراوندێکی قۆڵی هەیە لە سەربوارەکەی تۆ خۆدۆک و گۆرانی بێژێت تا چەندەوە بە گرنگ ئەزان بۆ منە تۆ لەوانەیە لەگەڵ ئاوازدانەرێکە قسە بکەیت کار بکەیت کاتێکە زانی کە معرفێکی قۆڵی هەیە لە بوارەکەی خۆیان لەوانەیە ئاسوودەتر بیت و زیاتر متمانەی پێ بکەیت بەتاشی و ڕاستەکەی من زۆر ئەو باگراوندەم نییە بە بۆنەی کە بڵین تازە هاتوومەتە ناو بوارەکە و بڵین تقریبان ماوەی 5 ساڵەوێ کە دەستم کردووە بە ئەمریکی تار تۆزە کاتی ئەوێ تا بڵێ ئەو باگراوندێکی باشە بێ لەسەر هونەرەکەی خۆ و هونەری گەلانی تر و ئەوانەی چواردەوری خۆ باشە ئەم ساڵ بەچی بەشداری فستیڤاڵی ڕوانگەت کردەوە ئەم ساڵ هەر بە ئەمریکی تار بەشداریم کرد بڵین بە پارچەکە پرێک دێت لە دوو بەشێکیان بڵین فلامیکۆە هەردووشی لەلایەن ئەندرس باتیستا بە پارتیەکەمێ پارتی دۆمیشی لەلایەن هەر گیتارژنێکی ئیسپانیا بە ناوی ڕافایل کۆرتێسەوەی کە لە بڵین فالسێتەیەکی فۆرمێکی فلامیکۆیە بە ناوی ئەلیگریاس باشە ساڵی 2021 بەشداریت کرد و خەڵاتیشە بردەوە پێی ساڵیش خەڵات ببیتەوە ئەو پارچە میوزیکانەی کە بۆ فستیڤالەکە ئامادەت کردووە بۆ نمونە تا چەندە گرنگە ینی بۆ منە فۆلکلۆری بێت وەکو خۆش ئاماژەت بێت و ئامێرەکە و گیتارە بەڵێ ڕاستەکەی ویستی بڵێن دەستگای ڕوانگە بڵێن هەمە جۆرە ئەوە نیە تەنە بڵێن بە یەک ئامێرەوە هەڵبژێدرێ بڵێن جۆرا جۆرە ئامێرەکانی تر یعنی لە هەر لە ئەکادیمی و هەتاوەکو بڵێن شەرقی و غەربیەوانە ئاساییە ینی ئەتوانین بەشداریکەی زۆر باشە دەستان خۆش بێ خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ دوو گەنجی بەهرەمەندی شای سلەیمانی بە تایبەتی کاتێککە بینیم گەنجانی هەرمی کوردستان لە ڕێگای ئەکاونتەکانی خۆیانەوانێ هۆشیاری زیاتر بڵاوەکەنەوە ئەمە دەستخۆشیە سپاسی ئەوژەکەین بۆ ڕەخسانیم دەرفەتە جوانەوە ئەنجامدانیم پرۆگرامە جوان لەگەڵ ئێوەی خۆشەویستە زۆر سپاس بۆ ئێوە بە هیوایەوەی لە داهاتووە بە بەرهەمی زۆر ناوازە بتان ببینەوە زۆر سپاس زۆر باشە سۆڤان هاکار ئێمە گەڕێنەوە لای ئێوە هیوادارم توانی بێتمان ببینێتە پردێک بۆ بەستنەوەی گەنجان و توانای گەنجان لە ڕێگای ئێمەوە تاوەکو زیاتر بەرهەمەکانیان بناسەندرێت بەڵێ دالیا جگەلەوەی کەەوە بوونەتە پردێک لەگەڵەوە شابیانێکی ئارامتان بۆ بینەرانی پرۆگرامی بەیانی 24 ڕەخسان سپاس دەکەین هەردوو میوانەکەش زۆر هونەرمەندی باش و جوان بوون دەستخۆشیان لێ دەکەین سپاس بۆ ئێوە سپاس باشە بەردەوامە بین لەگەڵتانە باسی ژینگەی پارێزگایەکی سەر ژینگە پارێزێکی سەر نەتەوەیە گرتوەکان ئەکەین کە ڕووبارێکی 315 میلی بە مەلە دەبڕێت ژینگە پارێزێکی ئەمریکیە کە هاوکات باڵیۆزی نەتەوەیە گرتوەکانە بۆ پاراستنی ڕووبار و دەریا و زەریاکان ڕووباری هۆتسۆنی لە ویلایەتی نیویۆرکی ئەمریکا بە مەلەکردن بڕێت جا ئەو ژینگە پارێزە ناوی لویس پیۆیە لە 11 مانگی ڕابردوو دەستی بە مەلەکردن کردووە لە ناو ڕووباری هۆتسۆن و دوای زیاتر لە مانگێک بەرەبیانی ئەمڕۆ ڕووبارەکەی بڕی و
کۆتایی بە گەشتەکەی هێنا. ڕووبارەکان بۆ زەوی و ژیان و پارێزراوی زەریاکان گرنگن، بۆیە چی باشترە لە مەلەکردن بەناو ڕووبارەکاندا بۆ نیشاندانی گرنگی ڕووبارەکان و هاندانی خەڵک بۆ پاراستنیان. ئەمە جێگەی سەرنجە کە پێش 50 ساڵ مەلەکردن هاوشێوەی ئێستا ئەستەم بوو، چونکە ئەو کاتە ڕووباری هودسۆن یەکێک بوو لە پیسترین ڕووبارەکانی جیهان، بەڵام ئێستا خەڵکانێکی زۆر مەلەی لێ دەکەن. ئەمانەی بینیمان ئەمە ناوڕۆکی بەرنامە بەیانی 24 ئەمڕۆ بوو. هیوادارم توانی بێتمان کەشێکی جوانی بەیانیانەتان بۆ دروست بکەین بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەمولایەت. خواتان لەگەڵ.